مام أحمد أو طواوين باشا برايمن أو آخر بارتسا بدرمان هنا أو بارتسا أخيرية الحمد لله هردو بردكان من طواو لوش كان دي بارتسا مان كردو درمان هنا بي أوي بنزي عامد بديني باشا استادلت باشا همشتد باشا خۆشەویستان ئەم چارەخواسە بەڕێزە کە تەمەنی 81 ساڵ بوو کە مێندڵی لاواز بوو وە زەختی هەبوو لەبەر ئەوەی سەرکردنی گشتی کێشە هەبوو بۆ ئەم چارەخوازە ئێمە بە بەنجی نیوەیی تەنیا لە ناو بەرەو خوارەوە سەرکرا بوو ئازارە گوچیلەکەی نەبوو بەکردنی کونێکی بچووک بە دەرزی لەم بەشەی گورچیلە توانیمان دوو بەردی گەورە کە ڕق بوو خەباری هەریەکان سەری 2 سانتیمەتر یەکێکیان لە بەشی خوارەوەی گورچیلە ئەوەی تریشان لە حەوزی گورچیلە بوو لە کۆتاییشدا تیشکێکمان لێدایەوە کە دەبینین هیچ لە بەردەکانی تێدا نەماوە. زۆر سپاس بۆ تیمی نەشتەرگەری میهرەبانی بە هیوای سەلامەتی. میهرەبانی دڵسۆزی و